پێنجشەممە ڕێکەوتی دەی 12/2009 کاتژمێر 14 بە مەبەستی مەحکومکردنی ئێعدامی تێکۆشەرانی کوردی کوردستانی ئێران لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانەوە و پشتگیری لە ئازادی سەرجەم زیندانیانی ئازادیخواز ئێران هەردوو کۆمیتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە وڵاتی سوئیس خۆپێشاندانیشان بە بەشداری ئەندامان و لایەنگران و دۆستانی هەردوو حیزبی ناوبراو لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی ئێران لە شاری بێرن پێتەختی وڵاتی سوئیس بەڕێوە برد. سەرەتای خۆپێشاندانەکە بەم شێوەی خوارەوە دەستی پێکرد. داخوازەکانی کۆمیتەی هەردوو حیزبی ناوبراو لەلایەن چەند کەسێک لە ئەندامان و لایەنگرانی هەردوو لا کە بە زمانی ئاڵمانی لە چاپدرا بوو لە نێوان جەماوەری خەڵکی شاری بێرن لە هێلڤیتا پلاتس بڵاوکرایەوە کە بریتی بوون لە 5 خاڵ. یەکەم داواکاری لە دەوڵەتی سوئیس و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوە نێونەتەوەکان بە مەبەستی بەرگریکردن لە ئێعدامی زیندانیانی سیاسی لە ئێران. دووهەم خوازیاری ئازادکردنی هەرچی زووتری بەندکراوە سیاسیەکان. سێهەم هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدانی زیندانیانی سیاسی کورد لە کوردستانی ئێران. چوارەم لە نێوبردننی سیاسەتی جیاوازی دانانی ڕێگەزی لە نێوان نەتەوەکانی ئێران و دانپێدانانی مافی خوێندن بە زمانی زگماشی گەلانی بندەست و زوڵم لێکراوی ئێران. پێنجەم داواکاری لە وڵاتی سوئیس بە مەبەستی چاوپێداخشاندنەوەی سیاسی ئابووری و تجاری خۆی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی لە ڕۆژی نێونەتەوەی مافی مرۆڤ. دواتر خۆپێشاندەران بە دروشمی بژی ئازادی بڕوخێ کۆماری ئیسلامی خوێندکار مامۆستا کرێکار یەکگرن بەرەو دەرگای باڵوێزخانەی کۆماری ئیسلامی ئێران وەڕێکەوتن و دروشمەکانیان بە زمانەکانی ئاڵمانی، فارسی و کوردی دووپات کردەوە کە سرنجی جەماوەرێکی خەڵکی زۆری شاری بەرنی بەرەو لای خۆی ڕاکێشا بوو. کاتی گەیشتن بە بەردەم باڵوێزخانەکە هاوکات لەگەڵ دووپاتکردنەوەی دروشمەکان کۆبەندی داخوازەکانی کۆمیتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵە بە زمانی ئاڵمانی لەلایەن کاکشکار ئەمیری، زمانی فارسی لەلایەن کاکیوا خۆشنەمەک بەرپرسی گشتی تەشکیلاتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە وڵاتی سوئیس و بەیاننامەی هاوبەشی هەردوو حیزبەکە بە زمانی فارسی لەلایەن ئیقبال کەریمیان و زمانی کوردی لەلایەن عابدی عەزیزیەوە خوێندرایەوە. سەرنجام لەلایەن ئاکۆ ئەلیاسی بە نوێنەرایەتی هەردوو کۆمیتەی حیزبەکان سوپاسی بەشداربووان و خۆپێشاندەران کراو لە کاتژمێر 16 کۆتایی بە خۆپێشاندانەکە هاتوو. لە کۆتاییدا هەیئەتێکی سێکەسی بریتی لە بەڕێزان کاک نامدار سەفەری بەرپرسی کۆمیتەی گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە سوئیس و ئاکۆ ئەلیاسی نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە سوئیس و بەڕێز خالیدی حوسێنزادە ئەندامی کۆمیسیۆنی پەیوەندیەکانی دەرەوەی کۆمەڵە سەردانی وەزارەتی دەرەوەی سوئیسیان کرد و داخوازەکانی کۆمیتەی هەردوو لە بە زمانی ئاڵمانی ئامادەکرابوو پێشکەش بە کاربەدەستانی وەزارەتی دەرەوەی سوئیس کرا. شانی باسە ئەندامان و لایەنگرانی پارتی سۆسیالیستی کوردستانی تورکیا و ئیتحادی فەداییانی گەلی ئێران بەشداری خۆپێشاندانەکە بوون. لە شاری ئەستەمبول لە وڵاتی تورکیا پاش بڕیاری داخستنی پارتی کۆمەڵگای دموکراتیک ناسراو بە 10 تەپە خۆپێشاندانەکان بەردەوامن و پۆلیسی شەرش دەکاتە سەر خۆپێشاندەران. زۆرداری و ئێریش دە هەموو دەڤەراندا بە تایبەتی لە باشوور ڕۆژاوا و پایتەختە توجارەتەیە تورکێ ئیستانبولێ جارەکەدەن سەری هەڵدانە. خۆپێشاندەران بە چەپەرەن ئەرەیە سەرەکەیەن باژێر دۆرپێچکردنە. ji bo belavkirina girsaya gel polîsan narencokên ku dûmanê derdixînin bi kar